بەنسبەت کێشەی ئاو لە هەولێرێ ساڵانە ئەم کێشەی دووبارە دەبتەوە. ڕۆژە گەڵێن ئیفرا شکاوە، ڕۆژە گەڵێن ئاو شێلووە، بە تەنکەریش بەدەست ناکەوی بکڕین. یعنی خەڵک ساڵانە بێزار بۆ لەبێ ئاوی. هیوادارین ئەگەر حکومەتەیە حکومەت ئەو ئاومان بۆ چارەسەرکە. بڕواتەبی دوومان کە بوو ئاومان نهاتووە. بە تەنکەریش دەبا سڕێ بگرین هەتا بکڕین. با 800,000 بە 50,000 خەڵک ئەو توانایە نییە بە تەنکەر ئاو بکڕی. هیوادارین حکومەت دەرێم ئەو کێشەمە بۆ چارەسەرکە. بابەتێکی تر بابەتی داهاتی ئاو من جارێک لە وەکو ئەنجومەن کۆبوونەوەمان لەگەڵ ئەو کۆمپانیایەک کە ملزەمە بە کۆکردنەوەی داهاتی ئاو. دەستان خۆش بەڕێزان هەنگامانی ئەنجومەن پرسیارەکانتان هەمووی لە جێ خۆی بوو. بۆیە ئێمە لە ئەنجومەن هاوکات لەگەڵ هەردوو بەڕێزان و ستافەکانیان کە شەون و خۆنێکی زۆریان کردیە. بەڕاستی پێمان وا بوو دەبێت چەند خاڵێک هەیە لە داهاتوێکی نێزیک جێبەجێ بکرێت. یەکیان ئەوەیەکەوە دەسەڵاتی دارایی بەڕێوەبەری ئاوی هەولێر و ئاوی دەوروبەری هەولێر زیاد بکرێ، هەروەکو لە نووسراویش ئاماژەمان پێکردووە و گوژمەیەکی لە ناکاویان لە بەردەستی بێ بۆ ئەو حالەتە تاریعە. کاری وەزارەتی شارەوانی و ئەنجومەنی شارەوانیە چاودێریان بکە بۆ ئەوەی ئەو گوژمەیە بەڕێکی سەرف بکرێ. ئەمە یەک لە خاڵەکانە. خاڵێکی تر ئەوەیەکەوە شارەوانی و ئاو هەوڵ بدەن هاوڵاتیان تانکی ئاوی ماڵەکانیان لە 5 مەتر مکعب 6 مەتر مکعب کەمتر نەبێ بۆ ئەوەی ئەگەر کە ئاویدا کرد هیچ نەبێ بەشی 3 ڕۆژ 4 ڕۆژی بکە نەوەک تانچەکانیان وە بە شێوازێک بچوک بێت تەنها 1 ڕۆژ ئاونێ مەحتەری ئاو بێ. ئەمەشیان کاری شارەوانی و کاری فەرمانگەی ئاوە. داوامان کرد لێی فەرمانگەی ئاو خۆی دابەش بکە بەسەر هەولێر بۆ ئەوەی مەسئولیەتەکان لە زۆنەکان دیار بکرێ و داواشمان کردووە لە وەزارەتی دارایی هەروەکو ئەنجومەنی وەزیرانی بەڕێزیش ئاماژەی پێکردێ کە لە ئێستادا سلفەی ئاوی هەولێر و ئاوی دەوروبەری هەولێر بۆتە 100% تا مانجی نۆش لە مانجی دەوە دەبێتەوە 180%ەکە بۆ ئەوەی بتواننەوەن کارەکان ئەنجام بدەن. بەڵام کێشەی تەنها تەمویلکردن و زیادکردنی گوژمەنیە، کێشەی لابردنی سەرجەم ئەو ڕۆتینانەیە کە لەلایەن دیوانی وەزارەتەکانەوە لەلایەن بەڕێوەبەراتی گشتیەوە لەسەر فەرمانگەکانی پارێزگا دەکرێت. بۆیە پێویستە هەموو هاوکاریەک بۆ سێکتەری ئاو، سێکتەری سەرچاوەکانی ئاو، سێکتەری ئاوەڕۆ بکرێت، چونکە ئێمە لە زستانیشدا احتیمالی لافاو هەیە دەبێ بۆش خۆمان ئامادە بکەین. ئەوانە 110 دانە لەوانە زیاتر کە غەتاس و پەمپشت گۆڕاوە 45یان لەوانە سوتا بوون ئەوانیش هە چاکراینەوە. ڕێژەی 6,000 متر تۆڵ کێبڵ زیاد شۆڕکراوەتەوە. نێزیکەی 800 بۆری هە بە ژمارەی 6 متر تۆڵ دەکات 4800 متر عمق بۆریمان شۆڕ کردەوە لە بۆی ڕێژەی ئاسی ئاو دابەزینەکە بە ڕێژەیەکی ئەگە معدەل وەرگی 31 متر ئاو لەژێر زەوی دابەزیوە. ئەو ساڵ ئەو ئاستا زۆرە کە پێوە دەناڵێنین. ئەوە یەک لە کارەکانە کە ئێمە بەدەستخۆشیەوە لە هەموو لایەکەوە بە دەعمانێکە هات چارەسەری ئەو بەشەمان کردووە. تەنانەت مەسەرەی بیرێدانیش هەموو پێویست بووە لە گەڕەکە کە بیر ویشتی کردووە یان نێسکەی 50 بیرمان وشتی کردووە تا ئێستا کە 18 بیرمان لێداوەتەوە. ئەوانی تکەشیان لەناو بەرنامەیە و لەو چەند ڕۆژەی حەفارەکانی تر لە گەڕ وڵاتەکان ئیش دەکەن و هەتەنانەت لە زۆربەی شوێنەکان ئەگەر تەماشا دەکەی کار ئارامیەکی بەخشیوە. خات و ڕێزان گرفتی ئاوی دەوروبەر